دادا شیرین فەرموو باش فەرموو دادا شیرین. باشی بەڕێزی مامۆستاجانێک پرسیار من معلم هەفتاودووە پیاوەکەشم پەنجامارەیم هەیە ئەڵم بمەرێ هەتا خۆت ماویت تەمەنی 75 ساڵ ئەو حەقی خۆشێتی بماتێ ناشماتێ و پارەشی هەیە یعنی پارەدارە ئەڵێ نادەمێ وەڵام مارەی جاواب خۆشی ئەزانێ کە گوناهێکی گەورەیە مارەی کە هەی بێ ئەتر بڕیاریش درابێ ئەتر ئەگەی ئیمکانیەتی هەبێ نەداتێ گوناهبارێکی گەورە دەبێت بەسەر چاو قسەشی لەسەر دەکەم اینجا هینش ژنێکی کەشی هەیە ژنەکەی تەمەنی 75 ساڵە بێت من وەکو کچی ئەوان وام ئەمژدە لە هەر هەموو شوێنێک نەمناڵەمە هێنە شتە دوعام لێ ئەکا دایم تۆ مناڵن نییە بەس ئەو دایم دوعام لێکا دائیم وڵی جا دوعای نابەحەق خەر و کەسەکە بۆ خۆی دەگەڕێتەوە ئەوش قسەت بۆ دەسەر دەکەم دادا شیرین جا کوڕێکیشی هەیە 9 ساڵە کوڕەکەی من بەخێوم کرد خۆم گەورەم کرد خۆشم ژنە بۆ هێنا دەی خۆی پەروەردگار پاداش داتەوە ئیشەڵای شەرۆک ئەولادی خۆت وایە هیچ فەرقی نییە ئیشەڵا تۆ دەوری دایکایەتی بۆ بینی قازانجی دنیا و قیامەتی خۆتە خۆی گەورەی پاداشی تۆش دەداتەوە ئیشەڵا ئەو ئەولادەش وەکو ئەولادی خۆت وایە هیچ فەرقی مەکە بەس لەبارەی ئەو مارەیەوە نازانم چی بکەم لەگەڵ من هەشێتی ناماتی حەقی بەسەر چاو ئێستا لەسەر مارەیەکەش قسە دەکەین قوربان بم بەڕێزی مامۆستاجان لەگەڵ بێ دادا شیرین سەد چاو خوشکە بەڕێزەکەم خوشکی بەڕێزم سەد چاو دادا شیرین تەمەنی مۆلی 72 مێردەکەی بە تەمەنترە و خێزانی تری هەیە مارەی بەڕێزان مارەی یەکێکە لەو شتانەی کە پیاو لە کاتی مارەکردنا بڕیاریدا ئەم مارەیە لەسەری واجبە قەرزێکە ئەگە خۆی گەورە ڕەحمی پێکرد هەیبوو بەڕاستی دەبێ لە ژیانی واقعی خۆی دامادام ژنە داوا دەکات دەڵم مارەیەکەم دەی و تۆ پارەت هەیە بەڕاستی دەبێ بە دڵنیاییەوە پارەکەی بدەیتێ وتەنە مارەیەکەی خۆی بدەیتێ لەو ماڵی کە هەتە مارەیت حەقی شەرعی ئافرەتە بە هیچ شێوەیەک مەگەر ئافرەتانی بەڕێز یارمەتی مێردەکانیان بدەن لیان ڕاوەستن یان گردنیان ئازاکەن ئەویش بەڕەغبەت و ئیرادەی خۆیان بە ئەو پەڕی ڕەزامەندی دڵی خۆیان خۆش ئەجر و پاداشتێکی هەرە گەورەیان دەداتێ هەر ئافرەتێک یارمەتی مێردەکەی خۆی بدا و گردنی ئازاکە یان زێڕەکانی بۆ بفرۆشێ هاوکاری بکە واللهی بیدەی بە فەقیر و هەژار بەقەدەر ئەوە خێری نییە کە بیدەی بە مێردەکەی خۆت و دەستگیرۆی مێردەکەی خۆت بکەیت بەڵام ئەگە مێردیش هەیبوو نابێت درێخی لە ژنەکەی بکە واجبێکی شەرعیە و هیچ منەتی تێدا نییە چەندی بڕیار درابێ ئەگە هەیبوو دەبێ بیداتێ وتەنانەت ئەگە پیاوەکە نەیدا کە پیاوەکە مرد ئەم ماڵ و دەستکاری ناکرێت میراتی لێ جیا ناکرێتەوە بەشی کەس نادرێ تا مارەی ئەو ژنەی لێ نەدرێ کە مارەی ژنەکەی لێ دەرچوو ئەمجا ئەوەتی بۆ میراتگرانە دابش دەکرێت بۆیە مێدەوارم کە ئینشاءڵڵا هەوڵ بدا بە ڕێی شەرعی لە ڕێی کەسانی پیاوە معقولەوە یان خوان لەگەڵ مێردەکە ڕێککەون و مارەیەکەی بداتێ شتێکشی بۆ کەم کاتەوە هەر شتێکی خراپ نییە مادام لە هاوسەرەکەی تری مناڵی هەیە ئینشاءڵڵا ئەو مناڵانش ئەو کوڕی کە دڵی 9 ساڵە خۆم بەخێوەم کردووە بەئیزنی خوای گەورە ئەوە هەروەک ئەولادی خۆت وایە هیچ فەرقی نییە تۆ بە چاوی دایکایەتی تەماشای بکە هەر بە ئەولادی خۆتی بزانە کە مناڵیشن نەبووە قیامەت هەیە دادا شیرین ئینشاءڵڵا خوای گەورە لێ پاداشتی خۆی کە بە هەشتی بەرینە ئەم ناڕەحەتی کە نەبوونی منداڵە هەر کەسە لە دنیادا خەمێکی هەیە ئینشاءڵڵا خوا لە قیامەتە بە بەهەشتەکەی خۆی بۆت قەرەبوو دەکاتەوە دڵت خۆش بێ بە ڕەحمەتی خوا